کابرای هیچی بۆ نایە سێزدەیە جانتای سەفەری هەڵگر وەختە لە چاون دەبێ هەموو شتێکی خۆی بربەز بە تەنیا من نەبێ من چۆن بە خەفەتی تۆ وازەرگم کون نەبێ کاتێک دڵت شکان ژین چۆن سەر و بن نەبێ کاتێک دڵێکت شکان ژین چۆن سەر و بن نەبێ ئەستێرەی بەختم فەوتە چۆن بەختم لێون نەبێ خوایا دوعام قبوڵکەی قەت غەمی لەکن نەبێ من جەرگ سوتام بە مردن بە ئەو وەکو من نەبێ من جەرگ سوتام بە مردن بە ئەو وەکو من نەبێ با هەناسەی ساردی ئەو لە دەریای بێبن نەبێ بەسەراتێکی تاڵا با کەس واخاین نەبێ هیچ کەس وەسفی ئەو ناکات هێندە درۆزن نەبێ یا مەگەر ئەیوب ڕەشپۆش یا هەردیو هێ من نەبێ تێی نەماوە باوکە بەیجەوت بە ئێ ماڵی ئیشی خۆت بە جوانی بکە خۆتیش نیشتێکت باش نییە چوار تاسە لە پشتە پێ ناتوانین لای بێ